سلااو ڕێز ئاوڕیان ێژەیوەدارم باش و تەندروست بن ماوەیەکی یەکجار زۆرە لایڤ و شتیوان ناکەمەوە یانیگەر بابەتەکان زۆر گرنگ نەبی گرنگ نییە لایڤ بکەین یاخود قسە بکەین وێ بەڵام بابەتەکەی ئەمڕۆ گرینگە یەک قسەکردنە لەسەرەوەی پارتی بۆچی ئاندی گرتووە ئاندی چێە و چ قوڕەتشی لە بۆ خۆی گرتەوە پارتیکە ئاندی دێتەوە بەلجیکای طبعاً هاوڕێم ئاندی خەڵکی بەلجیکا لە بەلجیکای دەژیت یەکە لە چالاکەکان بەڵام بەداخەوە بەهۆی کاریگەربوونی کۆمەڵێک کوردی باکووری پارتی لەسەر ئاندی هەمیشە لە بەرامبەر بنەماڵی بارزانی پێچەوانەی ئێمە بیری دەکردەوە لایەنگری ئەوە بوو هاتنەکەشی ئەم جارەی زیاتر بۆ دژ بە شەڕە شەڕی نێوان پارتی کرێکاران و پارتی دیموکرات بەڵام بەداخەوە دوای ئیجازە وەرگرتن و هەموو شتێک ئاندی دەڕفێنە دەپسیارەکە قسەکە لەوەی دەست پێ دەکا پارتی تێناگا چه هەڵەیەکی گەورە دەکات گرتنی شاندی ئەوروپی پەرلەمانتاری ئەوروپی داولێر ڕفاندنیان بە شێوەیەکی تر ئەمانە هەر دێنەوە ئێرکوانایانی بەڵام کە هاتنەوەی ئێرکوان ئەو دەمایچیان لەگە دەکرێت نیاوڕێیان هەرویستم بە کورتی ئەوە بڵێم ئاندی پێشتر شکایەتی داوای یاسایی لەسەر عومەر بەشیر عەلیۆف ئەوەی لە نێوان شەڕی ئەوانە هەموو لەسەری تۆمار کردیە داوای یاسایی لەسەر تۆمار کردیە ماوەیەکی یەکجار زۆریشە خەریکە لەسەر ئەردۆغانیش تۆمار دەکە بەڵام هێشتا شتەکە ڕێک نەکەتیە ئاندی یەکێکە لە چالاکە هەرە دیارەکانی نێو خۆپیشاندانەکانی کورد هەر چوار پارچەی کوردستان و بەڵام کەمترین جاریان دژی باشوور یان دەسەڵاتدارانی باشوور چالاکی کردووە بەڵام ئێستا دەسەڵاتدارانی باشوور دەیگرن و دەیڕفێنن بەڵام کە ئاندی هاتوێرە دەزان چ قوڕەتیان لە بۆ خۆیان گرتیتەوە جاران نەدەهات لەگەڵ ئێمە بەڵام ئەو جارێک دڵنیامە بە پێش ئێمە دەکەوێت بە داوای یاساییشیان لەسەر تۆمار دەکرد لەوەی 100% دڵنیامە کە گەڕاوە چکە تۆ ئاسان نییە کەسێکی ئەوروپی ڕێگا پێدانی هەبێ بێتە کوردستان دڵنیاشم قەرەبووی مادی و معنەویشیان لێ دەبێت ئەو نوێنەرایەتی ئێرکوانە کە پێیان دەرێن نوێنەرایەتی یەکێکی ئەوروپا کۆمپانیایەکە وەڵاو کۆمپانیای نییە وها لێ دەکاتن دەردێ دەداتێ یعنی کوردەواری خۆمان گۆتەنی عارە بۆ دەردەی نەداویتە عوشتری بۆیە من لێرە زیاتر کاتان ناگرم هاوڕێیان ێژە یەک داوام هەیە کە هەموو ڕاگەیاندکاران و ڕۆژنامە نووسان تکایە بە فریای ئاندی و تیمی ئەنتەرناشۆنال ئایرلانس بکەون لە کوردستان هەر کەسێک ویستی ژمارە تەلەفۆنەکانیان دەدەمێت چاوپێکەوتنیان لەگەر بکەن دڵنیامە دواتر کە گەڕانەوە ئێرکوانە دەبێت ئاگرێک لە ملی حکومەتی هەرێم یعنی بوو لە ماڵی بارزانی دەئارێ بۆیە من زیاتر کاتان ناگرم ئازادی بۆ ئاندی هیوادارم ڕاگەیاندنەکانی کوردستان لەسەر ئەم دەستگیرکردنەی ئاندی و تیمی ئەنتەرناشۆنال ئایرلانس بەجواب بێن هەر کەسێک زانیاری ویست ژمارە تەلەفۆنی ویست پەیوەندیمان پێوە بکە ئێمە هەموو شتەکانی دەدەینێ و دڵنیاش بن تا بەیانی ئاندی بەرنەبێت ئێمە لێرە لە بەلجیکا شکایەت لە نوێنەرایەتی حکومەتی هەرێم دەکەین و خۆپیشاندانیان بەرامبەر دەکەین ئێمە تەنها لەسەر کورد قسە ناکەین لەسەر هەموو ئەوانەی کەش قسە دەکەین یعنی عەز دەکەم هەر ئەوەش بزانم پارتیەکان ئەوەندە گەمژەنە کەسێکی لایەنگری خۆیان گرتو لایەنگر نایانی ئەوەی کە دژیان نەبووە ئاوا بڕێکترە دەیگرن و دەیڕفێنن بەڵام ئەو کەسە چیە ئەو کەسەیە کە شکایەتی لە چەندی سەرۆک وڵات کردیە قوڕیان لە بۆ خۆیان گرتەوە هیوادارم ئاندی ئازاد ببێت بە زووترین کات ئەگەر ئازاد نەبێتن هەموو ڕێکارە یاساییەکان و لە زووترین کات وەزارەت خارجیەی ئەمە بەلجیکا ئاگادار دەکەینەوە هەر ئێستا کەمەک پێش ئێستا نامەیەکمان بۆ ناردوونە کە لەلایەن حکومەتی هەرێم 2 ڕۆژ پێش ئێستا ئێوە پێشوازیتان لێکردن ئەمڕۆ کەسێکی بەلجیکی چالاک لە کوردستان دەڕفێنن
بۆیە من هیچی کاتان ناگرم تەنها ئەوەی هاوڕێن هەر کەسێک ڕۆژنامە نووس دەستگاکان ڕاگەاندن ویستی چاپێکەوتن لەگە ئاندی بکە پەیوەندیمان پێ و کە ئێمە ژمارە تەلەفۆن و کۆنتاکی ئاندی دەدەینێ پێمان خۆشە بیبین و قسەی لەگەر بکەن ئەو دەمای دەزانن ئاندی لە هەولێرچ بە پارتی دەرێت. زیاتر کاتان ناگرم کاتەش خۆش خواتان لەگەڵ.